ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، لە بەرنامەیەم ڕۆماندا سێ بابەتمان بۆ ئامادەکردوون. یەکەمین بابەتیان ئاگر و ئاویەر و ژینگە پارێزانی سەربەرز. ڕۆژی پێنجشەممە دوی گەلاوێژ ئاگر لە پوش و پاوانی چیای ئاویەر کەوتەوە و چەند ئەندامی ڕێکخراوی ژینگە پارێزی شنەی نۆژینی کوردستان بریندار بوون و بەداخەوە یەکێک لە بریندارەکان بە ناوی حەمید مورادی گیانی بەخت کرد. بە وتەی چالاکانی مەدەنی شاری سنە، ناوەندە دەوڵەتیەکانی سنە ئیمکاناتی پێویستیان بۆ دامرکاندنەوەی ئاگرەکەی ئاویەر دابین نەکردووە و ژینگە دۆستانی ئەو شارە بە دەستی بەتاڵ و پاش چەند سەعات توانیویان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن، بەڵام چەند چالاکی مەدەنی بەهۆی سووتان و هەناسە تەنگی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. وەروەک باس کرا، بریندارێک بە ناوی حەمید مورادی بەهۆی قورسی برینەکانی گیانی بەخت کردووە. ناسناوی چوار برینداری دیکە کە دۆخی تەندروستی یەکێکیان ناجێگیرە بریتە لە محەممەد حسێن پەناهی، ئاریاس سەلیمی، خەبات ئەمینی و چیا یوسف نژاد. لە هەواڵێکی دیکەدا دارستان و مێرگی چیای شاهۆژ ئاگری گرتووە و هەوڵی ژینگە دۆستان بۆ دامرکانەوەی ئاگرەکە ئاکامێکی نەبووە و داوای یارمەتی لە خەڵک لە گوند و شارەکانی دەوروبەر کراوە. هەموو ڕۆژێ هەواڵی ئاگرگرتنی گۆشەیەکی دیکە لە سروشتی جوان و سەرسەوز لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو دەکرێتەوە. دەڵێ وە چارەنووسی حتمی ئەم ناوچەیەیە کە هەموو ساڵێ لە مانگەکانی جۆزەردان و پوشپەردا ئاگر لە گیانیان بەرببێ. لە سەرەتای ساڵی 1400 هەتاویەوە هەتا بە ئێستا تەنیا لە پارێزگا سنوورەکانی وەک ئیلام، کرماشان، کوردستان و ئازەربایجانی غەربی زیاتر لە 100 ڕووداوی ئاگرکەوتنەوەی گەورە و شکۆلە ڕوویداوە کە زۆربەیان لە مانگەکانی جۆزەردان و پوشپەردا بوون. بە پێڵ سەنگاندنی چالاکانی ژینگە پارێز لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیک بە 4 ملیۆن هێکتار لە کۆی نزیک بە 10 ملیۆن هێکتاری دارستانەکانی زاگرۆس بەهۆی ئاگرکەوتنەوە و هۆکارەکانی دیکە لە ناوچوون. لە ئاستی ئێرانیشدا لە ماوەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا 1 لەسەر 3 گشت دارستانەکانی ئێران لە ناوچوون. دارستانەکانی زاگرۆس بە پانتایی 11 پارێزگای ئێران و بەڕووبەری 6 ملیۆن هێکتارەوە 40% دارستانەکانی ئێران پێک دێنن. هاوکات لەگەڵەوەی کە پێشگرتن لە پەرسەندنی ئاگرکەوتنەوەی دارستانەکان بە هیچ شێوەیەک بە جددی وەرناگیرێت، زۆر هۆکاری جۆراوجۆری دیکەش لە ڕەوتی لە ناوچوونی دارستانەکانی ئێراندا ڕۆڵ و کاریگەریان هەیە. لە ناو هۆکارانەدا هۆکاری مرۆیی لە هەمویان بەرچاوترن. لە پارێزگاکانی کوردستان و ئازەربایجانی غەربی ڕۆڵی سپای پاسداران لە ئاگرتێبەردانی بە ئانقەستی دارستانەکان بەهۆی ئەمنیەتی حاشا هەڵنەگرە. هەروەها مانۆڕە نظامیەکانی سپای پاسداران لەو ناوچەیە هەموو جارێ ئاگرکەوتنەوەی بەرینی لێکەوتێتەوە. قازانجپەرستی و ڕەونەقی بازاری معاملەی لە ناوبردنی دارستانەکان و کردنیان بە زەوی قابلی فرۆش، بڕینەوەی دارەکان بۆ ساخت و ساز، ویلاسازی و شارەکسازی بەبێ بەرنامەڕێژەیەکی کارناسی کراو کە تیایدا پاراستنی ژینگەی لە ئەولێویەتدا بێت بەردەوام زیادی کرد. ڕشنی زبڵەکانی وەک شیشە کە لە گەرمادا گەرم دەبن و وەک زەڕەبین و ئاوێنەیان لێدێت لە زمرەی هۆکارەکانی ئەو ئاگرکەوتنەوانن کە ڕوویان داوە. لە ناوچوونی ئەم سروشتە جوانە و ئەم پەناگایەی سەدان جۆربوونەوەری دەگمەن لە بەرچاوی دەستگاپان و بەرینە نظامی و ئیداریەکانی ڕژیمدا ڕوودەدات بەبێ ئەوەی کە هەوڵێکی کاریگەریان بۆ ڕاگررتنی دابێت. ئەوە تەنیا خەڵکی خۆجەیی بوون کە بەدەستی بەتاڵ و بە خستنە مەترسی گیانی خۆیانەوە ئەوەندەی توانیویانە دارستانەکانیان دەچنگ بڵێسەکانی ئاگر دەرباس کردووە. کوژانەوەی ئاگرێک بەو بەرینایە تەنیا کەرەستەی مۆدێرنی ئەمڕۆیی لەوانە فڕۆکەی ئاوپاش و لەو جۆرە دەرەقەتی دێت. سپای تەرۆریستی پاسداران و ئەرتەشی ڕژیمی ئیسلامی کە هەموو ڕۆژێ لە گۆشەوکەناری ئێران دەست دەکەن بە مانۆردانی پڕهەزینە و زۆر جاریش خۆیان هۆکاری کەوتنەوەی ئاگرن، کەرەستەی پێویست بۆ کوژانەوەی ئاگر ناخەنە اختیار. ئەوان کە لەگەڵ بیستنی چکۆڵەترین هەواڵی خۆپێشاندان و حرەکەتی ناڕەزایەتی بە خێراترین شێوە بۆ سەرکوتکردنی ناڕازیان خۆیان دەگەیەنە شوێنی ناڕەزایەتیەکان، بۆ ئاگرکەوتنەوەکان دەنگیان لێوە نایە.
پاراستنی دارستانەکان و ئەساسەن بایەخدان بە هەموو تۆخمەکانی ژینگە و پاراستنی سڵامەتی مرۆڤ و باقی زیندەوەرەکان یەکێک لە بنەما سەرەکیەکانی مانەوەی ژیانە کە کۆماری ئیسلامی خۆی لە بەرامبەریدا بەبێ ئەرک دەزانێت. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە وێ ڕای دەربڕینی ئەو پەڕی خەم و پەژارەی خۆمان بۆ گیانبەختکردنی کاک حەمید مورادی سەرخۆشی دەکەین لە ئەندامانی بنەماڵەکەی و خەڵکی شاری سنە و هەموو کوردستان و هیوای چاکبوونەوەی خێرا بۆ بریندارەکان دەخوازی. ناوبڕێکی کورت وەربگرن باسی دواییمان لەسەر ئێران و ئیسرائیل درێژە پێدەین. هەندێک حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من لەماڵی ڕێبازێک ئەودێر دەکات کە موشتەدەری هاتووی دیڕون داهاتوویەکی گەش و جیهانێکی مەربەیە. شاهین نامرێ، 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 شاهین نامرێ. چون که یعنی تو دروش من گوازم
باسێک لە دوای شەڕی ئێران و ئیسرائیل لەژێر ناوی ئێران و ئیسرائیل چی لە دوای شەڕ نووسراوەیەکە لە بەڕێز عەبدوڵڵا ساڵح کە دەڵێت دوای ئەو شەڕێک کە لە بەرەبەیانی ڕۆژی هەینی 13 پوشپەڕ 1404 هەتاویەوە لەلایەن ئیسرائیلەوە بە فەرمانی نەتانیاهۆی جەنایەتکار بۆ سەر ئێران دەستی پێکرد و 12 ڕۆژی خایاند و دوای بەشداری ڕاستەوخۆی ئەمریکا وەک هاوپەیمانی ئیسرائیل لە ڕۆژانی کۆتاییدا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ وەک ناوبژیوانێک دەرکەوت بۆ کۆتایی هێنان بەو شەڕە. ڕاستە شەڕەکە وەستاوە، ناوچەکە و جیهانیش هەناسەیەکی ئارامیان هەڵکێشاوە، بەڵام کۆتایی هاتنەکەی لانی کەم لە ئێستادا تەنیا هەر خەیاڵێکە و هیچی ترنە. لەبەرەوەی هۆکارەکانی سەرهەڵدانی هێشتا بە هەمان هێزی خۆیان بەردەوامن وەماون، بەڵام دەتوانرێت ئەم وەستانە وەک پشودانی شەڕەکە هەژمار بکرێت تا لەوێدا هەر لایەنێک دەست بەرێ بۆ هەڵسەنگاندنی دەستکەوت و زیانەکانی لەم شەڕەدا و خۆی بۆ پێشاتەکانی دواتر ئامادە بکات. بە دڵنیاییەوە لە دووە شیکردنەوەکاندا تاکە زەرەرمەند تیایدا جەماوەری ستەم لێکراوە لە هەردوو وڵات و ناوچەکە بەگشتی. شەڕەکە وەستاوە، بەو پێی ئامانجی ڕوخاندنی کۆماری ئیسلامی نەبووە، بەڵکو سەپاندنی هاوسەنگیەکی نوێی هێز بوو بەسەر ئەم دەوڵەتەدا. ئەمریکا دەیەوێت ئێران دەوڵەتێکی متعارف بێ و ببێتە دەوڵەتێکی کراوە بۆ سەرمایەگوزاری ئەمریکی و تێکەڵ بە پرۆسەی گەشەی سەرمایە بێ لە ناوچەکەدا. بەو شێوازەی ئەمریکا مەبەستێتی. سادەترین پێناسەی ڕژیمی ئێران هێزێکی دژە شۆڕشە کە بە پشتیوانی ئەمریکا و ڕۆژاوا دەسەڵاتی خۆی داسەپاند بۆ ئەوەی ئەو شۆڕشە جەماوەریە لە خۆ بگرێت کە لە دژی دەسەڵاتی شا لە بەفرانبەری 57دا سەری هەڵدا. ئەمەش بنەمای سەرهەڵدان و دامەزراندنی. سادەترین پێناسەش بۆ ئیسرائیل دەوڵەتێکی ڕاگەزپەرستە کە لەسەر حسابی ئاوارەبوونی ملیۆنان فەلەستینی دامەزراوە. قەوارەیەکی ڕاگەزپەرستە کە بە ئەمریکایەکی بچکۆلە داندەدرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە یەکەم پێکدادانی ئەم شەڕەدا دەستە بژێرترین نوخبەی لە سەرکردایەتی سەربازی و کادرە زانستیەکانی تێدا چوون. ئەمەش دوای دەیان ساڵ لە هاشوهۆشی دروشمیان ئاردەکردنی شۆڕشی ئیسلامی و بنیاتنانی هیلاری شیعی و خرجکردن و بە هەدەردانی ملیاردەها دۆلار بۆ جبەخانەی موشەکی ڕژیم کە شانازی پێوە دەکرد
دروستکردنی بەرنامەی ئەتۆمی و دامەزراندنی دەست و پەیوەند و باسک لە ناوچەکەدا وەک کارتێکی فشار و براوە کە بتوانێت زامنی باڵادەستی خۆی بکات و مەترسی شەڕ لە ناوخۆی خۆی لە وڵاتی ئێراندا دوور بخاتەوە. ئەم دەست و پەیوەندانە، ئەم باسکانە یەک بە دوای یەکداڕمان واوانەشی کە مابوونەوە لە ماوەی شەڕی 12 ڕۆژەدا تەنیا تەماشاچی بوون. هەموومانە لەسەر حسابی سەپاندنی تونترین و دڕندەترین شێوەی گەمارۆی ئابووری کە بەسەر خەڵکی ئێراندا سەپێنراوە، بەڵام هەر لە یەکەم ساتەکانی ئەم شەڕەوە شۆڵی ئەم پێکاتە سەربازیە لە بەرەنگاربوونەوەی ماشێنی شەڕی ئیسرائیل ئەمریکادا دەرکەوت لە سەرەتای دامەزراندنی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە و ئێستاشی لەگەڵ بێت ڕوبەڕووی هەڕەشەی ڕووخان لە ناوخۆدا بۆتەوە لەسەر دەستی جەماوەری بەتەنگهاتووە زاڵە هاتوو و ئەم ڕژیمە تاکە چەکش و گورزێک کە بەدەستیەوە بوو بێت بۆ بەرەنگاری ئەم جەماوەرە سەرکوت و زیندان و پەتی سێدارە بوو. سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی دەرەکیش دەست و پەیوەندەکانی لە ناوچەکە و بەرنامە ئەتۆمیەکەی لە لای خۆی بە باشترین ئامراز دانابوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسی. سەبارەت بە ئیسرائیلیش خێزەوەنترین تاوانی دژ بە خەڵکی سڤیل لە فەلەستین بە تایبەتی لە کەرتی غەزە ئەنجام داوە و بەردەوامیشە و دریغی نەکردووە لە بەکارهێنانی کوشەندەترین چەکەکان دژی ئەم خەڵکە کە دوایینیان لە سیاسەتی نائینسانی برسیکردنی ئەو خەڵکەدا خۆی دەبینێتەوە. دوای وەستانی شەڕ دەبێت مشتومڕەکە لە ناوخۆدا لە دەرەوە لە دەوری بەردەوامی دەسەڵاتی نێتانیاهۆی تاوانباری جەنگ و حکوومەتە فاشیستەکەی فۆکۆس بکات. هەروەها پێویستە سەرنج لەسەر ئەوە بێت کە ئەم سەرکردایەتی ڕاستڕەوە کۆمەڵگای ئیسرائیل بەرەو کوێ دەبات. ئایا ئەم حکوومەتە ڕاستڕەوە سەرکەوتنەکانی ئەم دوایی خۆی دەقۆزێتەوە بۆ دەسەبەرکردنی سەرکەوتن لە هەڵبژاردنەکانی داهاتوودا و درێژەدان بە هەوڵەکانی بۆ دەرکردنی داریشتوانی غەزە و لکاندنی کەرتی ڕۆژاوا لە کەرتی غەزە بە ئیسرائیلەوە و لە باربردنی خەونی دەوڵەتی فەلەستینی لە ڕێگەی سیاسەتەکانی دەوڵەتێکی هار و ئینسانکوش، دەوڵەتێک کە تەنانەت زۆرینەی هاوڵاتیانی ئیسرائیلیش نایانەوێت و پشتیوانی لێ ناکەن. لە ڕووی دەرەکیشەوە بناغەی سیاسەتەکانی بەردەوام دەبێت لە سەپاندنی ئاشتی بەسەر وڵاتانی ناوچەکە لە ڕێگەی هێزەوە. گومانی تێدا نییە کە ئەم شەڕە درێژکراوەی هەمان سیاسەتی ئەمریکایە کە لە ساڵی 1992 هەتاوی بە داگیرکردنی عێراق دەستی پێکردووە، هەروەها سیاسەتە ڕەگەزپەرستیەکانی حکوومەتی ئیسرائیل کە بە دامەزراندنی ئیسرائیلی گەورە کار بۆ جێبەجێکردنی دەکات. ناوبڕێک وەربگرن بە دوایەمین بابەت دێن وڵاتە. حکوومەتە نییە خۆی دەوڵەت نییە، هین دەوڵەت نەکوری لە کوشتین نادای تاقە کوڕەکەم بوو تاقە کوڕیان بمرێ شەڵا دەمرێت دانێکی لەق بێ دەبێ بڕوە دەبێت کێشرێ. شايري شوم باوسي خومك للايهم يدي في رسلو بودمات كبوني صد بهاري لودي بوني دشتي باختياري باوشي چيار بدستي بابا بوچناوي لودي دم ملك داكم دم ملك داكم مەڵێنا هاتنەوە ئەوەی کە چوون مەگری بۆ خەساری
بێگەڕانەوە ڕێگەمان دوور و سەخت و قاقڕە پێم مەڵێ کەداکەوە پێم مەڵێ کەداکەوە خۆشەویستەکەم ئێمە نوێنەری خەباتی ڕۆژ هەڵاتی سووری ئاگرین ڕۆژ هەڵاتی سووری ئاگرین فێر نەبووین بەزین و دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانی کورد بە شەونمی گرین فێر نەبووین بەزین و دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانیمان بە شەونمی گرین پێم مەڵێ کەداکەوە پێم مەڵێ کەداکەوە خۆشەویستەکەم لە پەنجەرەی نیوەتاکی بوومە لێڵاوە چاوی من لا دیمەنی کچی بەیانیە لە حەنجەرەی زەمانەوە گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانی گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانی لە عێراق ئاو ئاگری شەڕ هەڵدەگریسێنێت. ئەمە سەردێڕی نووسینەکە لە بەڕێز کاروان عوسمان شوانی بەم شێوەیە دەست پێکا دەڵێ گرنگترین سەرچاوەی ژیان و مانەوەی مرۆڤ و ئەو ژینگەی کە تیایدا دەژیت پەیوەستە بە بوونی ئاوەوە. زەوی ئەو هەسارەی کە مرۆڤی لەسەر نیشتەجێت تەنها یەک لەسەر سێی وشکانیە و لەم سێ بەشە دوو بەشی ئاو. سرە ڕایبوونی ئەو ئاوە زۆرە کەچی تەنها لە 40% دانیشتوانی جیهان ئاوی پاکیان پێدەگات. زۆرێک لە وڵاتان بە تایبەت لە وڵاتە هەژارەکان خەڵک بەدەست نەبوونی ئاوی پاکەوە دەناڵێن. وڵاتی عێراق وەک یەکێک لە وڵاتانی جیهانی سێم هەژمار دەکرێت و ئێستادا لە نێوان وڵاتانی دەوڵەمەند و هەژار لەو بینەدا وەستاوە. ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیە بەڵام لە شێوازی ئیدارەکردندا لە ساتی دروستبوونیەوە تا بە ئێستا هەمیشە کێشەی بوو. لەناو ئەو کێشانەشدا کێشەی ئاو وەک بەڵایەکی گەورە هەڕەشە لە عێراق دەکات. ئەو ڕووبارانەشی کە لە هەرێمی کوردستاندا هەن ئەوانیش یا سەرچاوەکانیان ئێران و تورکیان یان کە لە ناوخۆوە هەڵدەقڵێن و ئەوەندە نییە پشتی پێ ببەسرێت و زۆر جاریش ڕووباری وەرزین. سروشتی عێراق وایە بە کەڵکی بەنداو نایەت بۆیە کەمترین بەنداوی تایە و لە هەرێمی کوردستانیش وەک پێویست سوود لە گلدانەوەی ئاو وەرنەگیراوە و پرۆژەی ئاودێری زۆر کەمە. عێراقیش بە تەواوی دەستبەردار بۆ لە خزمەتکردن بە ئابووری و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. ئەگینا لە ڕێی حکوومەتی ناوەندەوە دەکرێت دەیان پرۆژەی ئاوی جۆراوجێر لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن. ئەگەر وشکە ساڵی و گۆڕانی دۆخی زەوی بەو شێوەیە بەردەوام بێت عێراق لە وڵاتی نێوان دوو ڕووبارەوە دەبێت بە وڵاتێکی تەواو و بیابان. بەهۆی کەمی بارانبارینەوە و زۆری بە هەڵمبوونەوە ئەم ساڵ مەترسی جددی لەسەر ئاوی عێراقەیەوە ئەگەری وشکبوونی زۆرێک لە زۆنگاوەکانیشێ. سرە ڕای وشکبوونی سەدان هەزار دارخورما کە بەهۆی سیاسەتی خراپی کشتوکاڵی و نەبوونی ئاوەوە ئەم بەرهەمە گرنگەی عێراق تا دێت زۆرتر پاشەکشێ دەکات. بە درێژایی مێژوو لە نێوان ئەم وڵاتە بورن بە درێژایی مێژوو لە نێوان ئەم وڵاتانە چەندین ڕێکەوتن ئەنجام درراوە و بۆ بەڕێوەبردنی ئاو و ڕووبارەکان بەڵام هێشتا متمانە دروست نەبووە و لە وەرزی هاوین و ساڵانی وشکە ساڵدا ئەو ڕێکەوتنانە زۆرتر پێشێل دەکرێت. بۆ نمونە تەنها بۆ چارەسەری ئاو لە عێراق لە نێوان عوسمانی و سەفەویدا ڕێکەوتن کراوە، پاشان لە سەردەمی ئیستیعماری بەریتانیا و دواتر سەردەمی پاشایەتی و پاشانیش ڕێکەوتی بەعس و شای ئێران و ڕێکەوتنی جەزایر کە بەشێکی زۆری لەسەر
ڕێڕەوە ئاویەکان و بەڕێوەبرنی ئاو بووە کەچی سەرەڕایەوانش 8 ساڵ شەڕی لێکەوتەوە کە هۆکانی شەڕەکە زۆرن بەڵام بەشێکی دیسان لەسەر ئاو بووە. تورکیاش وەک هەمیشە هەڕەشەی گرتنەوەی ئاو لە عێراق دەکات، هەندێک جاریش بە ناڕاستەوخۆ ئاماژە بەوە دەدات ئاو بەرامبەر بە نەوت دەدات بە عێراق. هەر لە ئایندەیەکی نزیک داوی خواردنەوەش بە بەشێک لە وڵاتانی عەرەبی دەفرۆشێت. پرۆژەی گاپ کە لەسەر ڕووباری دجلە و فرات دروستی کردووە کە پێک دێت لە 22 بەنداو دەتوانێت تا نزیک وشکبوون ئاو لە عێراق و سووریا بگرێتەوە. بەهۆی گرتنەوەی ئاو لەلایەن ئێران و تورکیا چەندین دەریاچە و ڕووبار لە عێراق گۆشک بوون. هەروەها کەرتی کشت و کاڵ، ئاژەڵداری، گەشتیاری، سامانی ماسی و بەرهەمهێنانی کارەبا، تەنانەت ئاوی خواردنەوەش بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە کەمبوونەوە کردووە، بەتایبەت ئاوی ڕووباری دجلە و فرات لە خاکی عێراق و ڕۆیشتن بە بیابانەکاندا سوێر دەبێت و بە کەڵکی خواردنەوە نایەت. عێراق وڵاتێکە لە ڕووی سیاسیەوە ئارام نییە و پڕە لە ناکۆکی سیاسی و ئیداری. ئەمانەش هۆی سەرەکین کە وڵاتانی دراوسێەوە بەتایبەت تورکیا و ئێران سیاسەتی ئاویان خراپ بێت بەرامبەر بە عێراق. ئەمەش بۆ ئایندەی عێراق ئێجگار مەترسیدارەوە کارەساتی مرۆیی لێ دەکەوێتەوە. عێراق کارتی فشاری زۆر کەمە بەرامبەر بەو دوو دەوڵەتە کە باسکرا، بۆیە ئەگەر ئەو دوو دەوڵەتە پایبەندی یاسا نێودەوڵەتیەکان نەبن بۆ پاراستنی ڕێڕەوە ئاویەکانەوە، عێراق لە چەند ساڵێکی کەمدا بە جددی ڕوبەڕۆی شەڕ و قەیرانی ئاو دەبێتەوە. هێز و توانای عێراق زۆر لە خوار ئەو دوو وڵاتەوەیە، بۆیە بە ناچاری دەبێت مل بۆ هەر داوایەکی ئەوان بدات لە بەرامبەر پێدانی ئاودا. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکان جێی سەرنجیەوەی عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێێن.